بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکان سڵاوتان لێبێت. ماوەی چەند ڕۆژێکە گرتە ڤیدیۆیەکی بەڕێز مامۆستا عومەر مەحموود فەقێ بانخوازی ناسراوی هەرێمی کوردستان تەواوی پلاتفۆرمەکانی تەنیوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاردانەوەی بەرفراوانی لێکەوتووەتەوە بەهۆی ئەوەی بەڕێز مامۆستا عومەر فەقێ باس لەوە دەکات کە گۆڕی سەدام حوسێین پڕ نور بێت. هەر ئەمڕۆ بەیانی ئەمڕۆ لە دادگای دووی تێهەڵچوونەوەی هەولێر ژمارەیەک پارێزەر و کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان سکاڵای یاساییان لەسەر مامۆستا عومەر مەحموود فەقێ تۆمار کرد. من بۆ ئەمە بەستە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ مامۆستا خودی خۆیدا بکەم. مامۆستا بفەرمووە ئێرە زۆر سوپاست دەکەم بۆ ئەم دەرفەتە بالەوە دەست پێ بکەم ئەم قسەیە چۆن کردو بۆ کرد. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين والحمد لله رب العالمين. سرتا بخيراتن دەکەم وسپاستان دەکەم. من لە میانەی چاوپێکەوتنیەکدا لە چەند ڕۆژێک پێشێستا لە پلاتفۆرمێک لە پلاتفۆرمەکان و وەسیلەیەک لە وەسایلەکانی سوشال میدیا باسم لەوە کرد کە ئەو گەندەڵی و ئەو مەهزەلەی کە لەناو سوشال میدیادا هەیە و ببینە لە تیکتۆک و کە مەسەلەن کەسایەتی هەیە شخصی مەغۆڵ دەینی استعمال دەکا بۆی گاڵتی پێ بکری بۆی ئاکتیوی پێ بەرز بکرێتەوە ئافرەتێک لەگە پیا و بەڵای قسەی دەکا و باسی هەموو ئەو شتانە دەکا کە ژنومێت شەرم و حیا دەکەن بەرامبەرێک باسی کەن. لە سیاقی و سۆنگی ئەوەوە چوومە ناو نیزام و باسکردن و زمانی حکومەتێک کە ئێستاش ناو کوردەواریدا بە زمانی سەدام حوسێن دەڵێن زمانی حکومەتی. یعنی وەک قسەیەکی زۆر گەورە پرسیارێکی زۆر گەورە هەڵدەگرێت بۆ بە زمانی ئەو دەگوترێت زمانی حکومەت. ئایا ئێستەمە حکومەتمان نییە؟ ئەگە حکومەتەکەی بۆ خەڵک دەڵێ حکومەت بۆ نانێ زمانی سەدام حوسێن وەی لە ئاخری. لەم سۆنگەوە پرسیارم کرد کە دەڵێم سەدام حوسێن کەسێکی خراپ بووە و کەسێکی باش بووە ئەو بۆ قبول قیامەتی خۆی لێگەڕێ. بەڵام من باسی باشی کەسێکی خراپ دەکەم و من وەک سەرکردەیەکی عێراق کە سەردەمانێک لە سەردەمانەکانی عێراق نزیکەی 30 ساڵ حکمی عێراقی کردووە لەسەر ئەو هەموو تەمەنێک کە بەڕێ کردیە باسی قیادە و ئیدارەم کردیە کە باشی ئەو کەسە جێی پێ بڵێ کاکە لە باشیەکانی من دەڵێم قبری پڕنور بی. هەر لە هەمان کادا لە سۆنگەی وەش دەڵێم ئەگەر ئەو کابرایە کە فعلەن زوڵم و ستەمی لە ملەتی کورد کردیە و هەزاران هەزار زوڵمی کردیە خوای گەورە ڕیسوای کردو لە کۆتاییدا سەریشی لەسەدانا. یعنی من هەردوو قسەم لە یەک لێ دوان کردیە. بەڵام کەسێک دەڵێ مامۆستا مەدحی سەدام حوسێن دەکات دەڵێ قبری پڕنور بی. کاکە من باسی باشی کەسێکی خراپ دەکەم. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثی ئیمامی أبو هريرة لبخاري روايات كرا دفرميت صدق وهو كذوب باس الشيطان دكا باس إبليس دكا دفرمي راستي كرد هر چند دروزن ترين كذبو. يعني من بيوزنا كان أنا بخون كومالك روجنا منوس خربي تو بلكاك ولا أو باريزر إلى باريزر كان ليرة راوستا باس ويدا كاس كلاس عمر فقيته مالك لبوي زني يبقى أنفال ورفات الشيطان ده نجمن شكوي هموسي وشش صالي تمنم نروج لروجان زني ويكم بخاك ده نبى نجتمان ده نبى آلا ده حيث أوشتان الأخلاقي ما ناوشتوا بلام كسك دسي موضوعك بلا رضا ذباو من بريم لهموش كوي جوري شيدانو پێشمەرگە و ئاڵای کوردستان و خاکەکەشی من بە 6 ساڵی تەمەنم بەکردار خزمەتی و شار و وڵاتام کردیەنەک بێم قسە پێ بخۆنانی پێ بخۆم. ئەی جەنابی پارێزەر لە چەند دەرێ بوو کە قوتی ئەو هەموانەی کە ئێستا لە کوردستان داڵدەدراون بەجاشت بەڕەفیق حزبیت بەوانەی کە تەقاعودی عەمیدیان کراینە ئێستاش معاشانە درێتەوە موچەی ئەو کەسانی بووینە هۆکاری نەهامەتی منداڵە شەهیدەکان موچیان لە منداڵە شەهیدەکان زیاترە. جەنابی پارێزەر لە چەند دەرێ بوو؟ جەنابی پارێزەر ناسی سکاڵاس ئەو کەسانە تۆمار بکات کە ئاسی سەرکردایەتی حزبەکانن دەچن ڕیقای سەدام دەکەن و پاش ئەنفال و ڕوفاتیش تۆقیان لەگەڵ دەکەن و گەورەیان دەکەن و تعزیمیان دەکەن. ئەی ئەوان هەڵەبوون بۆ کەس باسی ئەو سیاسەتمەدارانە ناکە کە ئەندامی سەرکردایەتی و ئەندامی سیاسی حزبن بەخۆیان لە سۆشال میدیا دەڵێن هۆکاری چیمیابارانی هەڵەبجە و هۆکاری ئەنفالەکان سەرکردەکانی کورد بوون. ئێستاش کابرا مایۆزن بۆ کەس سکاڵای سە تۆمار ناکە ئیلا عومەر فەقێ کە هیچ کێشەی نەبوو لەو لابەڕێ دەبا کاکە من هەتا قیامەت خۆم بە شەرمەزاری منداڵی شەهیدێک دەزانم نەگنانی پێ بخوا کاچی جەنابی. من بەرامبەر دادگاش بۆ 1000 سەر ڕادەوەستم ڕیسوای هەموو کەسێکی سەرکردێکی کورد و سەدامیش دەکەم بە زوڵمەکەشەوە پەنجە لە دوورچاوی هەمووشیان دەنێم لە هیچ پەشیمان نیمە. بەڵام باشەکانی شەموویان باز دەکەم ئەگەر کابرا زیندوو بێ کە کابرا مردوبی ئەو ئەخلاقی خۆیتی تەواو. مامۆستا لە چاوپێکەوتنەکە یەکەم خاڵ ڕەحمەت بۆ سەدام حوسێن دەنێریت و دووەم خاڵ دەڵێیت هەر کەسێک پێی ناخۆشە سەری بە قەبری ئەمە بۆ دووبارە دەڵێمەوە لە جنێودانەکە من هەتا قیامەت لێ پەشیمانم چونکە جنێودان ئەخلاقی منە ئەو جنێوم کە دایە لە جنێوەکە پەشیمانم و داوای لێبوردن لە خوا دەکەم ئەو جە لە خۆم ئەو جە لە هەموو ئەو کەسانێک کە ئەمن بتوانم هەستیان بریندار بووبی. بەڵام هیچ حەقی بۆ نییە من جنێوم بە شەهید و ئەنفال و ڕوفات و کاکەیشی من و کارە نییە تۆ بە زۆری کەیسێک دەسوڕێنەوە نانی پێدەخۆیشی من نییە. لە جنێودان 100,000 جار داوای لێبوردن لە ڕەب العالەمی دەکەم چونکە جنێودان هەر بە عام ناشرینە
بەڵێ لە جنێودان پەشیمانم بەڵام بڵێم قبری پڕنور بی لە بەرەوەی کابرایەک بۆ سەرکردەیەک بۆ کاری ئیداری باشێەوە من لەو سۆنگەی باسی باشم کردبی لەوەی پەشیمان نیم لە ڕەحمەتەکە و گۆڕەکەی پەشیمان نیم ئەگەر هەر سەرکردەیەکی کوردیشی باش کردبی شەیتانیشی باشی کردبی پێغەمبەر فەرمووی سەدەقەوە وەکەذوب نە ئەوان لە پێغەمبەر گەورەترن نە ئێمە لە شەیتانی بلیسترین شتێکی واقعی عەزیزەکەم کەسی باش باشەکەی چاکە دەکرێت و سوپاسگوزاری لەسەر دەکرێت کەسی خراپەکەی ڕیسوا دەکرێت ومن ئەساء فعليه خوا دەفەرمی من کە دەڵێم ڕەحمەت لە گۆڕی لە باشیەکانی دەڵێم ئێ خوا هەرچی باشی کردی خۆ لە شەیتانی وەتر نەبووە هەر شتێکی باشی کردی یەکشتی بی با ڕەحمەتەکە لەو شتە باشە بی خۆ لە عالەمی قبر بەدەستەمە نێ قبری پڕنورکەمیانە بەڵام لە هەمان کاتژدا ڕیسوام کردی هەتا قیامەتێک کە زوڵم مستەمەکەی بۆ ڕۆژێ گەیاند کە ئەوە کابرایەکی ستەمکار بووە ئەی بۆ باسی ویش ناکەن وەڵام مامۆستا عومەر فەقیه ئەوەیشی من نییە و حەدیشم نییە شکۆ یەک کەسی منداڵی کوردستانیش من بەزێنم 36 ساڵی تەمەنی ڕابردووشم واقعە بەڵام جەنابیان لە چەند دەرێ بوون کە ئەو هەموو نەهامەتی بەسەو عالی دادێ ئێستاوە مامۆستا لە ڕۆژی ڕەش لە نەقامەتیە لۆ ناچی کەیسێک لەسەو کەسانە بکاتەوە کە بووینە مای قوتی ملەتەک و مامۆستایەک بۆ تەبلیغ کراوی بۆ دادگا نەخێر با تەبلیغ بکرێن بخۆم بڕۆیتە دادگا کورە قوربان دادگا خۆمانە خۆ تیاری ناکەم و زەلامان نەکوشتی و چما کردی قابلە زۆر احتیاج دەچم خزمەتیشان دەکەم و دەستیشی ماز دەکەم هەر کەسێکیشی باشی کردبیت و ڕیسوای هەموو کەسەش دەکەم کەیشی خراپی کردبی هەتا قیامەتش لەو قسەش پەشیمان نیوە مامۆستا کە ئەو قسەیەت کرد دەتزانی لە نێو کۆمەڵگەی کوردی و لە هەرێمی کوردستان کاردانەوەی بەرفراوانی لێ دەکەوێتەوە ئەگەر کەسێک ئەوەندە زەڕە و شەرەف و حورمەتی هەبی قسەکان بە ئەمانەتەوە تێدەگا دیسان دێڵێمەوە موضوع بەلابردنی شکۆی ئەنفال و شەیدان ئەوەیشی من نییە کاکە 100,000 جاریت کە خۆم بە شەرمەزاری یەک منداڵی شەید دەزانم ئەوە موضوع لۆ نانی پێدەخۆن وا پێت دەڵێم ئەو کەسانێ بووینەوە کاری شەید و ئەنفال و ڕوفاتەکانیان بە 8,000 بارزانیت و بە ئاخیری کە ئەو خەڵک گوندانە تێکدرا ئەو خەڵکانی بوونەوە کار چێتە یارەکەی ڕزگار کرد جێگرەکانی سەدام حوسێنی لە کوردستان دوو جێگرێ بەردوشی لە کوردستان مردینە ئەوە چەند ساڵێک پێشێتەوە واقعە چێ داڵڵێ هەموو ڕەفیق حزبێ دەبا و چی ئەو هەموو زاشەی داڵدەدایە ئێخۆ سید کاکە لەناو پەرلەمانی ئەوها دانیشت و پەنجەی خۆی لێ دەدانە گوتی من چۆن لە پەرلەمانێک دانیشم جاش و ڕەفیق حزبی وا لە پێشم لە پەرلەمان لەگەڵ من دانیشتیە کاکە تو پێویست ناکە سەرکردەیە سەرۆکی ئەندامی سیاسی حزبی کوردستانە و ئەندام سەرکردایەتە دەڵێ ئێمە بووینە هۆکاری ئەوەی کە ئەنفال و ڕوفات و چیمیا باران بەسەر کوردستان دابێ ئەدی بۆ کەس باسیوانە ناکە یعنی عومەر فەقی زەریمەی کردیا نانی پێدەخۆن مامۆستا تۆکو عومەر فەقی کەسێکی زۆر ناسراوی لە هەرێمی کوردستان باش کە ئەم قسەیەت کرد ئایا دەتزانی کە کاردانەوەی لێ دەکەێتەوە وەجگە لەوەش بۆچی نمونەت بە سەدام حوسێن هێنایەوە والله سەدام حوسێن وا بزانم لە جاتی 1000 پێناسەیکەم یەک جار بڵێ سەدام حوسێن و عالم سیفەکەی دەزانی هەتا بڵێ کەسێکی خراپەکار بۆ زوڵمی کردیا بەڵێ لە ملەتی کورد خوای گەورە بە ڕوسوایی خۆی بە ئەعمالی خۆی لەگەری دەکاتنەوە حکمی رب العالمین ئیشی من نییە بەڵام کەسی خراپ باشیش هەبوو بی من باشەکەم باس کردیا لەلایەنی باشەکەی دەڵێم قبری پڕنور بی ئەو 1000 جار ڕسوایی و زوڵمەکەی یعنی ئەوە شەش تەبیعیە نمونەشی مینا گوتم پێغەمبەر دەفەرمێ بە شەیتانی دەڵێ دەفەرمێ سەدەقەوە هو کەذوب شەیتان ڕاستی کرد هەرچەندە زۆر درۆزم بوو نەکەسمان لە پێگەی شەیتانی نەکەسمان لە پێغەمبەری گەورەترین پێویست ناکە کەسێک بێت پارێزەر وەڵای مەسکاڵا دەکەین و بەپێی مادەی ئەوەندە و عومەر فەقی وای کرد کاکە ئەوە 1000 کەس بە واقعی لە کوردستان دەژی و داڵە درایە بڕۆ ئەوانت نەبکە معاشی ئەو کەسانەی کە بوونە هۆی نەهامەتی و لە زەماعەتی سەدام حوسێنی بوون معاشە لە منداڵە شەیدەکان و ڕوفات و ئەنفالەکان زیاترە بۆ معلوماتت بڕۆ بزانە چێ بە عەمیر و عەقی تەقاعودیان دەکا خەڵکە لە حاشاشی مەقامی جەنابتان جێل دەژی یان جەنابی پارێزەر نەخیندەوارە دێنانی بۆ حاڵەی دەخوا وڵا ئەوەش کاورە لە دەگە مۆزوعە بوو خۆت مەشهورکە و بۆ حاڵەی هەڕەشەی کوشتن لێ کراوە لۆ بابەتمان کردی بە قوربانی بوو ئەگەر بشمنم 100,000 ئەو سەرا فیدای حەقەک بیل و هەتا قیامەتش پەشیمان نامم لێ با سەرم لەسەر بچی لەم چم کردیا باسی حەقم کردی کە کاکم پێی ناخۆشە وەختی بینی لەگە باش بدەستی ناودەستی دەنێ وەختی لە پشتەوە ئەندامەک لە ئەندامەکە وڵاتی قسەچ بکاتن زەریمەی کردیا بە سەرۆک و سەرکردەکانی کوردستانەوە تا لەگەری بوون و ئێستاش پیاونایری بلێ ئەلی لۆ لەگەری شانت ماچ کردی و ئەدی لۆ لەگەری ڕاوەستایی و سەوتی زغارت بۆ گرتی و ئێخۆوانە لە معاقڵتر و گەورەترن هیچ شتێدانی مام زەلالیشی شوای کردیە و لە خزمەت سەدام حوسێنی بۆ و کاک مەسعودیش سەرکردەی کوردستانە و لە خزمەت سەدام حوسێنی بۆ و مەلا مستەفاش لە خزمەتیدا بۆ ئەو سیاسەتی کوردستان وا بووە بەڵام لە مەسلحەتی کورد بووە نەک من بێم نانی پێ بخۆم وڵا شەهید و ئەنفال هاتە نایە کاک من بە کردار و بەبێ مەسلحەت خزمەتی ڕۆڵی وڵات و نیشتمان و خاکم کردیا پێویستم بۆی نێ جەناب بێنانم پێ بخوات و دەیدێنێ دادگا 100,000 با بدرێمە دادگا قسەی حەق دەکەم و قەت لێ پەشیمانیم باسی باشی کەسێکی خراپم کردیا 1000 جار ڕیسوای زوڵم و ستەمکاریشی دەکەم کورد بێ عەرەبی سەدام حوسێن ئەوستا دوێنێ داوای لێبوردنت کرد لە یەکێک لە میدیاکان ئەمە هەر لە چوارچەوەی ئەو قسانە بوو تازە کردی لە جنێوەکەی نا ژێر فشار نییە هیچ ژێر فشارمان نییە لە فەزلی رب العالمین من سوپاسی خدا دەکەم با هەندێ ئەخلاقەکەیە ئەمانەکەیە احترامەکەیە
وخەڵکە چ بەم حسابەکانەوە احترامان دەگری مالیان ئاوابی لە گەورەی خۆیان نە هەڕەشەم لێکرایە نە سترێسم لێکرا هیچ شتێک لە گۆڕی نییە سوێن بە رەب العالەمین کو گۆتیتم ئەرەوە حەق گۆتیتم 100,000 زیاد کەش دێڵێمەوە ئەگەر جوولەکە یەکیشەیەکی باش بکە من ئافرەتی جوولەکەم دیتە لە پێش شۆفەری ڕاوەستایە دەڵێ لەو ماڵی فڵەستینیەکان تێک دەدەن ئەو ئافرەتەی کە جوولەکە بووە پێلاوەکەی بەرز دەرنخێنم بەڵام ئەگەر کەسێکی کورد بێنان بەنا من بخوا و وەڵام مامۆستا عومەر وەی گوتی کورە کاکە زۆر دوور مەڕۆ 1000 جاش سەدان کەس واداڵە درایە لە کوردستان ئەگەر غیرەت و شەرەف و حرمەتت ئەوەندە هەیە بڕۆ سکاڵا لە سەوان تۆ مار بکە بڕۆ بزانە چێ بوویتەوە کاری و نەهامەتیانە چێ بوویتە قات و قوڕی ئەو ملەت و مامۆستایان ئەگەر غیرەتت هەیە لە قانون بڕۆ سکاڵا سەوان تۆ مار بکە ئەمن وەک هەوەی هەری تۆمان گوتی توانیم 1000 کۆی لە ڕزگار بکەم بەڵام دەشم توانی 10,000 کۆیلەکان کەس ڕزگار بکەم ئەگەر بیان زانی با کۆیلەن بەڵام زۆر کەسی کۆیلایەتی دەکا پێی شەرەفمەندی نازانی کۆیلەیە من نە کۆیلایەتی دەکەم لە کۆیلایەتیشم پێ دەکرێت ئامانجی تۆ چێ دەتوێت خەڵک وشیار بکەیتەوە بەم شێوەیە طبعا يعني چی تێدا کاکە تو صداع حسین قاعدەی گەورە و گرانی دەوڵەتی عەربی بووە کاکە بە زوڵماتێ بە خیناتێ بەخین ڕۆیشتە يعني ئەتو با کەسەکە خراپێ من باسی باشی دەکەم لە قانونی ئیداری و قیادی کابرا کاریزمایەک خۆیەوە يعني لۆ پێ ناخۆشە لۆ ئەگەر گەورەی تو بچی تۆقی لەگە بکە و ماچی کا و سەری ماچکا و شانی ماچکەوە کابراایکی شەریف و زەریفە کە ڕێز و حرمەتی لۆ دادنێ بەس لۆ مامۆستا عومەر دە قبری پڕنور بی کە ڕیسوای زوڵمەکەش دەکات زەریمەی کردی يعني قسە قۆڕەتیە ئەدی بۆ ناچی سکاڵا 100,000 کەسە تۆ مار بکەیت کە لە شارەکە و هەرێمەکەی تو نیشتە جێن لا يزال معاشیان بەجاشەوە لە منداڵی شەهید و فاکراوەکان زیاترە ئەدی کا غیرەت و شەرەفی محامیاتی کە بچێ و سکالایە تۆ مار بکە بۆ غیرەتی نەبچێەوەی بکە چکە پەنجە لە قورجی دەنێن چکە کۆیلایەتی نەک کۆیلایەتی دەکا بەڵکو ئەز ناکە کۆیلەشە مقامي منو مقامي أو مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان مامۆستا ئێستا ئەوە واقعە ینی هەزاران کەس لە هەرێمی کوردستان بەم قسەی تۆ دڵیان ڕەنجاوە تۆ چی دەڵێ من داوای لێبوردن لە دڵی هەر هەمویان دەکەم خۆم بە شەرمەزاری هەرمیان دەزانم لە جنیەوەکەش 100,000 داوای لێبوردن لە رب العالمین دەکەم ئەو جە لە خۆم ئەو جە لە هەموو ئەو کەسانێک کە سنووری ئەدەبم بەزاندیە بەڵام ئەتو بلی وەڵام مامۆستا عومەر غەڵەتە لەبۆی گوتی قبری پڕنور بی کاکە من باسی باشی کەسێکی خراپم کردیا 1000 جار ڕیسواییشم کردیا هەتا ڕۆژی قیامەتی ستەم کارێکی بە کورد بەسەدامتەوە ئەوەش واقعی و لێ پەشیمانیم لەوە مامۆستا سکاڵاکەی کە لە هەولێر تۆمار کران بەیانە پێما بێت لە قەزای چەند چەماڵش سکاڵایەکیان لەسەر تۆ تۆمار کردووە هەرچێ تۆمار دەکات تۆمار بکە لە زمانی پێش سکاڵات لەسەریان با بتە 22 سکاڵا ئەو کەسەی بڕیاری دابی تۆمەتەکەت بۆ دروستکە لە سەوەی ڕاناوەسی سکاڵا دەکایاننا تۆمەتی پێغەمبەر لوط عەلەیهی سەڵات وەسەلام 1000 ساڵ پێش پێغەمبەرانی خۆمان تۆمەتیان ئەو بووە دەریان کرد لە ناو شارەکە وڵاتی خۆیان لەبەر ئەوەی نێربازیان نەدەکرد و داوێن پاک بوون تۆمەتیان داوێن پاشی بوو ئێمەش کە قسەی حەق دەکەین طبعا ئەهلی ناحەق و زوڵم پێ قەڵز دەبن و جەنابی ئەو کەسانی کە بە ناڕاستە خۆش کۆیلایەتی دەکەن پێ قەڵز دەبن ئیتر ئەمە بۆ وەدا نەنیشتوم من هونەرمەندیم چاوم لە عەدەدی هەواداران بیاگەدار بە من بۆ وەدا نەنیشتوم عەدەدی هەوادارانم لە خۆم نەکەم ئەمە ئەهلی حەق قسەیەک دەکەین کە خوای گەورە ڕەزامەندی لەسەر بێ ئەو قسەی کە دەشیکەم باسیم کردێ 10 جاریش دێڵێمەوە باسی باشی کەسەش خراپ کردیا 1000 جار ڕیسوای سەدام حوسێنیش دەکەم بە هەموو زوڵم و ستەمکاریەکانیەوە کە ملەتی کوردی بە ڕۆژە گەیاند بەڵام 2000 جار ئەو کۆیلە کوردانەش ڕیسوا بوون لە قیامەتێ کە بوونە دەست و پێ بۆ ئەو بۆی ئەو ڕۆژە بماگەێنێتە ئێستا مامۆستا دەبینم لێرە چەند ئاڵایەکی کوردستان هەیە ما خۆت حەز دەکەم لەسەر ئەو کوردایەتی خۆت قسەم بۆ بکەیت خوای رب العالمین کە خەڵقی کردوم بە موسڵمانێکی کورد خەڵقی کردوم لەو شارە خەڵق بووم و دڵم بەو شارەوەیە سەفەر دەکەم و زۆری سەفەر دەکەم بەڵام کە دێمەوە هەولێر کە دێمەوە کوردستان ئارامیەک بە دڵم دەگاتەوە کە بەدەسەڵاتی من نییە لەو خاکە خەڵق بووم یعنی خزمەتم کردووە خوا شایەدە وەسی بەبێ مقابل هەرچی قەزا و ناحەیە کردیتم نە حەزبەکەم لە پشت بووە نە 5,000 درایتێ بە معاشی مامۆستایەتێکی کنی و معاش پەشی نەدەکردم بنزینم تێکردێت چوومە خزمەتی گەنجم کردیا بەس لە ئەو ڕۆژان وشیار بن چونکە وشیاری و هۆشیاری گەورەترین نیعمەتە خوا بداتە عەبدەکانی خۆی من لەسەر هۆشیاری ملەتیشم کردێت طبعا من خەتەرم طبعا کەسێک دێ وەڵام مامۆستا عومەر کرا شکۆی من قۆندرەی منداڵە شەهیدێکی بە هەموو دنیای نادەم نەک جەنابی نانی پێ بخوا بەس جەنابی ئەگەر گوتم وەچی بەرنامەی کۆمیدیای سیریۆسی دەرێ ئەگەر ئەوەندە زەرەف و غیرەت و شەرەفت هەیە بڕۆ سکاڵا لەسەو کەسانە تۆمار بکە کە بە عەلەنی دەرێن بوونە هۆکاری ئەوەی چیمیا بارانی هەڵەبجە و چیمیا باران ئەنفالی ڕوفاتەکانی کە بڕۆ ئەگەر غیرەت و شەرەفی هەیە جەنابی پارێزەر بابەتی سکاڵا لەسەو کەسانە تۆمار بکە کە لازال لە ناو کوردستان لە هەرێمی کوردستان لە شارەکانی شتە جێبوون و خزمەتیشان دەکرێن و عەرز و خانیش و فێلەشان بۆ دابین کراوە بۆ ئەوەی جەنابیان بەخۆشی بژین و هەرچی منداڵەکانیشانە معاشی جاشەکان لە منداڵی ڕوفات ئەنفال زیاترە ئەگەر غیرەتیان هەیە بابچنەوانە بکەن من بەدە پێ دێمە دادگانەک بە دوو پێ مامۆستا لێرە و لەوێ لە کۆمێتی هاوڵاتیانەوە دەبینین کە مامۆستا عومەر ئامانجێتی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق خۆی کاندید بکاتەوە ئەو دەچیشی لە مۆزوعەیە ئەوە کاندید بووم کاندید نەبوو ئایا گریمان و گومانی ئەوان لەسەوەی ڕاوەستا کە بڕای لە سەمە بدەن قوربان لۆ هیچ کەسێک نییە لە بڕی من بڕیار بداگەدار بە بۆ هیچ کەسێک نییە
بۆ هیچ کەسێک نییە لە بڕی من بڕیاردەوە گەمژەیە. مۆستار بەڕاست بەنیازی خۆت کاندید بکەیتەوە یاخود ناچکە جارێک کاندید وەڵامی ئەو پرسیارە بۆ داهاتوو لێ دەگەڕێم ئەو کاتی ڕاوێژ بە کەسی ژیر دەکەم بە برادری دڵسۆز دەکەم بە ئاهلی علم و معریفەت دەکەم و سەڵات الاستیخارەیە دەکەم ئەگەر لە هەر هەمووی ئۆکێم وەگرت سەرم لە سەدانابی هەموو ئیشەکی دەکەم خزمەت بە وڵات و نیشتمان و دینم بکە ئەگەر نەشبوو لە سەڵات الاستیخارە و لە ڕاوێژ و جەماعەت گوتیان مەیکە من نایکەم ئەگەر هەموو دنیا بە ملیۆن دۆلاریش کە دایان و بدەن من پێویستم پێی نییە الحەمدولله. لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کاندید بووی بەڵام دەرنەچووی ئێستا شەر ئەندامی حزبی ڕەوتی هەڵوێست یاخود تەنیا کاندید نە پێش پەرلەمان نە دوای پەرلەمان ئەندامی حزب نەبوومە کاندید بوومە لەسەر ئەو ڕەوتەی نە پێش پەرلەمان نە دوای پەرلەمان ئەندامی حزبی هیچ حزبێک نەبوویمە نەڕاک هەڵوێست بەڵکو من کاندیدم لەسەر ڕەوتی هەڵوێست و ئەو کاتیش کە الحەمدولله کە دەرنەچوو ئیشەکە قەدەری رب العالمین کووە لەسەر من سعیە نەتیجەش عاید رب العالمینە کە نەبوو من سوپاسی خوا دەکەم لە کۆتاییدا مهمترینشت ئەوەیە من ئەندامی هیچ حزبێک نەبوویمە. مامۆستا ماوەیە کە قسەکانی تۆ لە سوشال میدیا کاردانەوەی بەرفراوان دروست دەکەن وەکو ئەوەی بەڕێز حاجی کاروان و ئەسیلە فرۆشتن و چەند بابەتێکی تر ئەمە تۆ چی دەڵێ لەو بارەیە؟ من باسی وەڵامی ئەسیلەکە دیسان هەموو شتێک کە دەیڵێم ئاگادار یەک نقطەبە من نامێت کەونە بە باکەمەوە و مەلەفی ڕابردوو هەڵدەمەوە سێ کەس دەزانی من ڕاست دەکەم یان درۆ دەکەم سێ یەک خۆم بڵێم رب العالمین پاشان خۆمە قسەی دەکەم دەزانم ڕاست دەکەم یان درۆ دەکەم و ئەو کەسێک کە باسشی دەکەم دەزانی من ڕاست دەکەم یان درۆ دەکەم بەڵام لە هەندێک مۆزوع کە دەبینیم فتنەکە بەرەو گەورەتر دەڕوا و خراتری لە دوودێ و خەڵکانێک هەیە تووشی نەهامەتی دەبی گەنجێک دەچە سەزادەی مەکتەبێک دەسووتێ سیارێک ئاگری تێبەردەبی عمەر فەقێ بتەوە کاری ناخۆشی جێ لە شێوێنێکی من هەزار جار دەڵێم ڕادیۆیە بەڵام نایەنم خوێنی یەک گەنجە شەقامەکان بڕژێ خەڵک چی دەڵێ با بڵێ تەسیر لە من ناکە ئێمە لە قولەتەین لە شەرع کە لە 106 لتر تێپەر دەکا بە ئاوی دەمی سەک ئاوەگڵ نابین بەخوای هەر قسەک بۆ حەق بی من لی پەشیمانیم هەر قسە چنا حەق بی وەک ئەو جنەی کەدام هەزار جار داوا لێ رب العالمین دەکەم لە خۆم و لە هەموو ملەتی کوردیشم دەکەم. مۆستا سوپاست دەکەم ئەگەر پەیامێک یان قسەیەکت مابێ سوپاسی رب العالمین دەکەم و ڕەزا دەکەم لە رب العالمین کەسێک بە هیچ نەوعەچی ئەگەر کۆیلایەتی خۆی دەکا با بکا پیرۆزی بچکۆ قابلی مەقامیویە ئەگەر کۆیلایەتیش ناکە خەڵکەک دەزانی کۆیلایەتی یعنی چی لەوانەیە پێناسەکانی خۆیان نەزانن بەڵام بانان بە کەسیت کە نەخۆن من کەسی یەکەمم لێ دوام بدەم کەمە بەستم چیەیان چنیە و ڤیدیۆکان مایەوە من وا ئێستا پێ دەڵێم نەچی پەشیمانم نەچی پەشیمان نیم و بۆ ئەوم گوت و بۆ ئەوم نەگوتەوە لێ دوانەی دوور درێژ درایە پێویست ناکە کەسێک بێت و مۆزوعەکە بەلا ڕێدا ببا و من زدی فلان و بەناوی فلان و جنێ و بە فلان و شتی وابوونی نییە من بۆ قیامەت هەزار جار ڕیسویان دەکەم کەس بانان بە ئێمە نەخوا من پێویستمە بۆ حاڵە نییە. زۆر سوپاس دەکەم ئازانی پایتەخت میدیا ئەوەی کە گوێبیستی بوون گوتەکانی بەڕێز مامۆستا عومەر فەقێ بانخوازی ناسراوی هەرێمی کوردستان کە ماوەی چەند ڕۆژێکە لە پلاتفۆرمەکان لە تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکان قسەکانی کاردانەوەی بەرفراوانی دروست کردووە ئەمڕۆژ لە قەزای چەمچەماڵ و زایدەن لە شاری هەولێر دوو سکاڵای یاسایی لەسەر تۆمار کرا.